ئەوەی ڕاستی بە ئێمە نزیکی 11 ساڵە بێ هەمووتان ئاگادارن مامۆستای خەریکی مامۆستان و فەرمانبەران و سەرجەم چنین توێژەکان خەریکی خەباتێکی مەدەنی بووین بۆ ئەوەی ئێمە بگەین بەم دۆخێکە ئێستا بەداخەوانێتی کەوتوین کۆمەڵە گری گرفتە بوو لە کاتی خۆتوانیمانە چارەسەرەکەین کۆمەڵێکیش هەر بە هەڵپەسەردرای ماوەتەوانێ ئەوەی ڕاستی بە ئێمە ئەم هەنگاوی ماگرتنە خۆراکەمان دانا بە چارەسەری کۆتایی یاخود چارەسەری ڕیشەی بۆ چارەسەرکردنی کێشەکانمان چکەمە بیرمانە چێ ئێمە لە پار ساڵەوانێ ئێمە بڕیاری دەرگای فیدرالمان هەیە بەڵام بەداخەوانێ بە بۆنەی حکوومەتی هەرێمی کوردستان و زۆر نەکردنی حکوومەتی فیدرال لەمان وای کردو کە ئەم بڕیار نەچێتە بواری جێبەجێکردنەوە لە کاتێک ئێمە ئاگادارین لە یەک ڕۆژا دوو بڕیار دەرکرا یەکێکیان لابردنی 11 کورسی کۆتا بوو یەکێکیشیان چییە ئەم بەتەڵتینکردنی موچەکانمانە بەڵام خێرە تۆ بڕیاری لابردنی 11 کورسی کۆتا چێتە بواری جێبەجێکردن بەڵام ئەمان ناچێتە بواری جێبەجێکردن کاتە ئێمە داواکاری سەرەکیمانە تەڵتینکردنی موچەکانمان پلەبەرزکردنەوە موچە لە 30 ڕۆژجارێ تێنەپەڕێ یعنی هیچ مانەتیان نییە ساڵ 12 مانگە ئێمە ئەو قسەی داوێتوانە ساڵ 12 مانگ بەڵام ئێستا بەمان کرد ساڵ 12 لە ساڵ 9 مانگە 10 مانگە 11 مانگە جاری بۆ بە 6 مانگ لەبەرەوە پێویستمان بەم جۆرە خەباتە بوو بەم شێوازە بوو ئێمە لەگەڵ هاوڕیانمان چەند مانگە لەم کۆبوونەوەی داین و لە کۆبوونی لەسەرکردن و قسەی لەسەرکردن و کۆمەڵی دەرئەنجام هەیە قسەمان لەسەر کرد ئەمڕۆ شەشەمین ڕۆژی مانگرتنمانە لە خۆراک سوپاس بخوا لە ڕوو تەندروستی و ڕەنگە بڵێ نەگە تۆزێک زەخت و شەکرەمان دابەزێ بەڵام ئەلحەمدولیلا سوپاس بۆ تیمەکانی تەندروستی کەیان بەردەوام چاودێریمانەکەن و بەپێی ئەو مغەزیە کە تێمانەکەن ئێمە باری تەندروستیمان باشە لە ڕاستیدا ئێمە کاتی دەستمان کرد بە مانگرتنە ڕاستە خۆ ئیتیجاهمان لەم دەسەڵاتەیە ئەم دوو حیزبە دەسەڵاتداری لە هەرێمی کوردستانە هەیە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە بێ بە فەرمی بێنە سەرخەت نەک بە قسە و لێ دوان و کۆمەڵێ شت بەداخانەکەم ئێواری گوێم لێ بوو یەکێک لە نازانم چی سفاتێکی بۆ دانم هەرچەنەکەم شێکی ناشری نادۆزمە لەم کاتە پێناسی پێ بکەم کۆمەڵە قسەی لا بەلا کە ئەستا نازەمە ئاگای لە خۆینیان یان چۆن خۆی خاتە ئاسی مامۆستاوە کە بتوانین دوانە سەر مامۆستا بە بەنایوتە بێژ و نازام چوچیەوە تاسە بە فەرمینە هاتوونەتە سەرخەت شتەکان هەر بە وەکو خۆی ماوەتەوانێ حتا وەکو جابێکی ئەسەحمان دەست نەکەوێمە بەرداوام بین نەم ماگرتن لە خۆراک لە خواردنەوە ئاو چاتوانین بخۆین بەڵام خۆراک بە هیچ شێوە ڕێگە پێدراو نییە لە ماگرتنەکە ئێمە ڕێژەمان 11 کەسە ئەوەی ڕاستی بێت کە لە ماگرتنەیە 3 ژنین لەگەڵ 8 دانە پیاو بارودۆخ بەپی کاتێگە چیە بەپی کات بۆنە پێی ئەو فشارێکە لە سەرمانە لەن ئەو پێشوازی و پشتیوانی هەڵاتانەیە کەیم بۆمان ڕەنگە کاتی پشومان ئێمە تۆزە کەمتر بێت بەپی پێویست ناتوانین ئیسراحەت بکەین بەپی پێویست کاتەکانی خۆمان تێکچۆ بتوێنێتەوە چکە هەم تۆ لەکوێ لە ماڵێکی ئیسراحەت و شوێنەکە خەڵی کوێ لە شوێنێکی وایە بخەوی لە دەشتێکی وە هاساردا لە بناری شاخی گۆیژە کە بەهاونیش ڕەشەبای لە ناوڕێ لەبەرەوە ئاساییە گەباری تەندروستیمان کەمە تێکچێ بەڵام خێراتی مەکانیان بەدەنگمانەوانێ و چارەسەرمان بۆ کەمە پێی پێویست ئەوەی ڕاستی بێ ئێمە چەند ساڵاچینە بەردەم پەروەردەکان بیرمانە چی هەمووی کەسانی حیزبین هەموو لایەنی حیزبین بەڵام ئێمە بۆیە بە تایبەتی ئێرەمان هەڵبژار بەردەم یوئێنە ئێرە بەردەم ئۆفیسی سەرەکی یوئێنە لە سلێمانی بۆی لە ڕێگەی یوئێنەوانێ ڕووداوەکان بگوازرێتەوانێ زەقت کرێت فشارەکان تونکرێتەوە سەر حکومەتی هەرێم ئێمە ئەزانین بە فشاری مەدەنی و کۆمەڵەشت هەیە ناکرێت بەڵام ئێمە نامانێت تۆمەتیژی شتیا بێت چکە ئێمە شەهیدمان هەیە لەو ڕێگەیە ئێمە شەهیدمان هەیە لە ڕێگەی مامۆستامان هەیە شەهیدە خوێندکارمان هەیە شەهیدە کەسانێک بوونێتە قوربانە ڕێگەی ئەوەی کە جگە لە شۆڕشی مەدەنی شۆڕشەیەکان هەڵبژاردووە لەبەرەوە ئێمە گیانی هەر تاکێک لەو تاکانەی کە لە کۆمەلگای ئێمە لای ئێمە پیرۆزە وەکو دەسەڵاتدارەکان نین لە پێناوی پاراستنی گیانی ئەوانە گیانی خۆمان کردە فیدایی بۆی بتوانین ئەم دۆخە بگۆڕی ئەمڕۆ ئەنی ئاپۆڕایەکی جەماوەری هێندە بە زۆر بوو یعنی من فرمێسکی خۆشیمە ڕشت فرمێسکی خۆشی لە چاوماتە خۆی بێ خۆمی سم لەسەری بێ کاتێکم زای ئەو خەڵکە پۆل بە پۆل یعنی ڕەنگە ڕۆژە ڕۆژانی هەر پشتیوانیمان نەبوو بێ لە پێشترا بەڵام سێکی پۆل بە پۆلیان بۆلام یەن بۆ لای هەمومان یەن دڵنەوایمانن ئەڵێن ئێمە لە پشتارین ئێمە پشگیرتین ئەوە بەڕاستی جێگەی ئومێدە جێگەی خۆشحاڵیە هێندەی تر مۆڕاڵمان بەرزە بێتەوانێ هێندەی تر بورە و هێز و توانامان بەرزە بێتەوانێ چکە ئامانجی گەوری ئێمە ئەم کێشانی کە چەند ساڵە کەڵەکە بۆ کۆتایی پێبێ کۆتا داواکاریمان تەڵتینە دوای لەگەڵ تەڵتینا پلە بەرزکردنەوە و لەگەڵ ئێمەوەمان بێنەچێ لەگەڵ وتمانسی ڕۆژارێ موچەیە و ئێمە لێرە گرفتی کەشمان هەیە کۆمەڵی مامۆستا بەلێشاو خانەنشین کرا بەڵام لەم کاتە ئێمە ئەمانەوێت ئەو مامۆستا لادراوانەی کە ئێستا لادراون لەکارەکان بە نای مامۆستای وانە بێژی لادراو بخرانە جێگەی ئەو مامۆستانە بە ئیمتیازێکی باش کۆتا پامی من ئەوەیە کە ئەم خەڵکە بەگەبەجارێک ئەگەبەجارە پشتیوان و پشگیری یەکتر بین ئێمە ئەتوانی ئەم گۆڕانکاریی ڕشەی بکەین بەڵام بە بێدەنگیمان هیچ شتێک ناکەین پێویستە ئێمە خۆراگر بین بەردەوام بین لە پێناوی سەرکەوتنی و ئامانجی کە هەوڵی بۆین